پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 ڕەوانەی پەرلەمانی عێراق کرا. ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ بۆ پرۆژە یاسای بودجێ عێراقی بۆ ساڵی 2019 پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمانی عێراق کرا. بە پێی ڕەژنووسی پرۆژە یاساکە پشکی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2019 لە سەدا 12.67. سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش دەڵێت پرۆژە یاساکە لەگەڵ بەرژەوەندیە دەستوریەکانی هەرێم ناگونجێت. لێدوانەکەی سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە کاتێکدایە دوو وەزیری کورد لە پشکی پارتی، فواد حسێن وەزیری دارایی و بەنگین ڕێکانی وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لە ڕۆژی 25 ئەم مانگە لە پەرلەمانی عێراق متمانەیان پێدرا و بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران دەکەن. ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە لاپەڕەی خۆی لە فەیسبوک دەربارەی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 دەڵێت بەرپرسیارەتی ڕێگری لە تێپەڕاندنی پرۆژە بودجە کە لەگەڵ بەرژەوەندیە دەستوریەکانی هەرێمی کوردستانن یەک ناگرنەوە کەوتە ئەستۆی نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمەش بەرپرسیارەتێکی گران و زەحمەتە لە چاو قۆناغی ڕەشنووسی بودجە لە وەزارەتی دارایی ئەگەر بابەتەکە بکوێتە بەرنەشتەری زۆرینە و کەمینە لە ناو ئەنجومەنی نوێنەران. سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژە بەوەش دەکات سەرەڕای ئەوەی با پێی پەیڕەوی ناوخۆ ئەنجومەنی نوێنەران مافی هەموارکردنی ژمارەی خشتەکانی تەرخانکراوەکانی خەرجیەکانی بودجەی نییە و بژاردەکەیان تەنها ناردنەوەی پرۆژە قانونیەکەیە بۆ ئەنجومەنی وەزیران. پارتی و یەکێتی لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لە بری داکۆکی لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان داکۆکی سەرسەختانەیان لە پۆست و پارە و ئیمتیازاتەکانیان لە بەغدا کردووە. لە دوای هەڵبژاردننی 12 ئایاری ئەم ساڵیش هەموو شەڕێکیان لە سەر پۆست بوو. ڕۆژی 2 ئەم مانگە لە سەر پۆستی سەرۆکۆمار ناکۆکیەکانیان گەیشتە لووتکە و دوجار هەڕەشەی دوو ئیدارەییان کرد. جگە لەوەش ڕۆژی 25 ئەم مانگە بەهۆی ناکۆکی پارتی و یەکێتی پۆستی وەزارەتی کۆچ و کۆچبەران کە پشکی کووردە یەکلا نەکرایەوە وەزیرەکەی لە پەرلەمانی عێراق متمانەی پێنەدرا. عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لەبارەی شەڕی پۆستی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە لاپەڕەی خۆی لە فەیسبوک نووسیوێتی ئەرکی سەرکردایەتی سیاسی کووردە لەبری ئەوەی هێندەی وێڵ و شەیدای وەرگرتنی پۆستێکی زیادن، هێندەی سەرقاڵی مزایدەن بەسەر یەکتر و خۆبچووکردنەوەن لە بەردەم بەرپرسانی عێراقدا نیو هێندە خۆیان سەرقاڵ بکەن بە جێبەجێکردنی مادە و بڕگەکانی نێو دەستور بەگشتی و ئەو بەرگە و مادانی کە پەیوەست و پەیوەندیدارن بە کورد و مافەکانیانەوە. ئەو پەرلەمانتارە ئەوەش دەخاتە ڕوو پێویستە فراکسیۆنە کوردیەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو هەوڵەکانیان چڕ بکەنەوە لە پێناو پەسەندکردنی بودجەیەک کە خواست و داواکانی خەڵکی هەرێمی کوردستان بهێنێتە دی. نیگەرانی کورد لە ڕەشنووسی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 بەهۆی کەمی پشکی هەرێم کە لە پرۆژەکەدا بەلەسەدا 12.67 دیاریکراوە لە کاتێکدایە پێش ساڵی 2013 پشکی هەرێم لە سەدا 7 بوو، بەڵام لە دوای ساڵی 2014ەوە تا ساڵی 2017 حکوومەتی عێراق لە بەرامبەر ناردنی 550,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لەلایەن هەرێمەوە پشکی هەرێمی بەلەسەدا 7 دانابوو. بۆ یەکەم جاریش لە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2018 پشکی هەرێم کەم کرایەوە بۆ لە سەدا 12.